طبعا هيت منظور هذا دادنيشن زور رسم دكان تعبير لأوي دكان يكك لوانا أو أران زور بزواني هيتمان يعني عندك حروكن بس لقل دائما بيواشي لقلي دبي بزمان وأوا يواج دادنيشو زور حزش يعني وانا هنا أما كطلبة اعتيادي لا هيا حس مثلا بأرزو خويدك ودرسي كدر أما يعني رسمك بيندري بلام بنسبتي وان نخير بخويا دبي يعني رسمك بكا لأن تعبير لأوي خويا عندك سميتون زور بكمي أما طلب يعني ليدك رسمك بكا وإلا بأوي خويا هيا يعني بداية كقوتم عندك حروكة حزين لحركة هيا أنا كذا نيشي رسم دك حتى آخر درس رسمك يتوا دك بدأت تدري است مثلا أما لدرسي هنر صفي شاركان لقل شاركان دادا نيشي زين مثلا كان طلبة اللي رمان هيا درسنا صفي شار لقل طلبة اعتيادي دادا نيشي أو هذا يعني أو أنا كي إقلا لبا مناسبات أو هذا تجمع عندك زور طلبة من هيا مثلا كرسم دكا كتماشي رسمكي دكي بزاني كمعنايك زور لنا ورسمكي هيا يعني زور بزواني خاصة الألوان وشانا زور دكا لرو زور رسم دكاتن مثلا كدبيني مينوكي زور دريزي يعني دداني أو تعبير دكا لمن ضالك يعني عزيك هي يعني شتيك هي يعني شتيك لنا وضلي هي بها زور هاوكارن همو جاردين سريع الليلة زور دايك هي مثلا هرلا قد من ضالي دبي مثلا هرلا دري انتظار أجر حركة بك أجر بتشتري تصدق يعني زور جار مثلا في عندهم مساعدة يعني مثلا زور كدين زوري قلم ودفتر ألوان أو هاوشتانا مساعد بلي
بۆ ماوەی 20 ساڵە لەو قوتابخانەیە مامۆستای پەروەردەی تایبەتم سەرەتا من لێرکوانە کە بوومە مامۆستای پەروەردەی تایبەت پۆلی تایبەتمان هەبوو لێرکوانە پۆلی تایبەت تەنیا بوو ئەو قوتابیانە بوو کە ئاستیان لاواز بوو لە منداڵی ینی ئاسایی بوون هە لەناو پۆلی ئاسایی بوون ئەمە تەشخیصمان دەکردن دوایە کە دەمان بردنە لێژنەی لە سنتەری هێلینا ئەوان بڕیاریان دەدا بە پێی نسبەی زەکای ئەو منداڵەی کە ئایا ئەوە کەسێکی پێویستی بە پەروەردەی تایبەتە یاننا کە قەرار دەدرا بۆ ساڵی پاشتر ئەو منداڵە دەبووە پەروەردەی تایبەت بەڵام ئەوە درێژەی کێشە تاوەکو ساڵی 2005 لە 2005ەوە بەرنامەیەک لە ڕۆژنامەیەکم بینی لە ڕۆژنامەکە منش خەبەری ئشرافمدا ئەو کاتی مامۆستا عەبدولجەبار مشیب ئەوەل بوو وت مامۆستا شتێکی وا هەیە لە سلێمانی سیستەمەکی نوێ هاتیە پێی دەرێن بەرفرەوان تێکڕێکردنی منداڵی خاوەن پێداویستی تایبەت لە پۆلی ئاسایی لەگە منداڵی ئاسایی وتی دەتوانین تەنسیقیان لەگە بکەی گوتم بەڵێ وەڵام منیش تەنسیقم لەگەر کردن هەوو بوو هاتنە هەولێرێ کۆبنەوەمان کرد دوایە هەر ئەو ڕێکخراوە ئەمەی بردە ئوردن لە ئوردن دەورەمان کرد لەسەر ئەو بەرنامەیەی ئەمن و مامۆستا تاریق نانەکەلی کە سەرپەرشتیاری پەروەردەی تایبەت بوو دوایە کە هاتینەوە جەنابی وەزیر ئەو کاتی بەڕێز مامۆستا عەبدولعەزیز تەیب بوو گوتی کە هاتنەوە عەز دەکەم بتان بینم ئەمەش چوینە مقابلەی بەڕێزیان گوتی چ بکرێ باشە لەو پەروەردەی تایبەت ئەمەش تەرحمان کرد گوتمان وا باشە سەرەتا بەڕێوەبەرایەتێکی پەروەردەی تایبەت لە دیوانی وەزارەت دابدرێ سەر بە بەڕێزت بی هەروە هۆبەش لە بەڕێوەبەرایەتێ گشتەکان دابدرێتن هەو بوو فەوری موافقەی کرد ئەو بەڕێوەبەرایەتێ دانرا ستشلێر شێخ محەیدین بووە بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرایەتیە هەروەها تەنسیقی بەڕێز وەزیر تەنسیقی لەگەر یونسێف کرد ئەو کاتی کە لەگەی یونسێفی ئەمە دەستمان با ئەوەی کرد ڕاهێنان لە داوایان لە هەموو پەروەردەکانی هەرێمی کوردستان کرد بە حەز و ئارەزووی چی حەز دەکا بێتە ئەو بوارەی هەو بوو ڕاوێژکارێکی نێودەوڵەتیان هینا دەورەی هەژدە ڕۆژی بە هەمومان کرد ئەمە دەورێکی قادەما کردەوە لە پاشەوەی دەورەی قادەما کردەوە هەر کەسە لە تەربیەکانی خۆی دەستی بە ڕاهێنانی ئەو مامۆستایانە کرد کە ببنە مامۆستای پەروەردەی تایبەت بە حەز و ئارەزووی خۆیان هەو بوو مامۆستایەکی زۆر هات لە هەموو بەڕێوەبەرایەتیەکان دەستمان بە ڕاهێنانیان کرد ئەوانە مانوێڵێکی خاصی دەوریان لێ تەرجمە کردین لەسەر ئەو مانوێڵە دەورەکانمان دەکرد کە ماوەکەی 18 ڕۆژ بوو لە بۆ هەر دەورەیەک هەستاین ئێمە لە هەولێر دەستمان پێکرد ئەو جارە بەرەو ڕانیای چوین لەگە مامۆستا عیسام عسمەتی ئەویش یەک لە ڕاهێنەرەکان بوو پاشان هاتینە کۆیە لەگە مامۆستا عەبدولباسط لەگەر مامۆستا عیسام و لەگەر من هەرسێکمان ڕاهێنەر بووین 18 ڕۆژ لەوێ دەورەمان کرد پاشانەکە ئەو جارە چوینە سۆران لە سۆرانیش هەر لەو ئەو بەرنامەی سیستەمی بەرفرەوانە لەگە مامۆستا تارق نانەکەلی 18 ڕۆژ لەوێ دەورەمان کرد بۆ پەروەردەکانی چۆمان شەقڵاوە سۆران یعنی ئەمە هەستاین پەروەردەی تایبەتمان ئەو سیستەمە دەمجات کە تێکەڵکردنی پێدەرێن ئەو تێکەڵکردنەمان گەیاندە هەموو بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردەی شارەکان و قەزایەکان ئەو کاتی هەولێر گەیشتە 47 مەکتەبی 47 مەکتەب لەناو شاری هەولێر پەروەردەی تایبەت تێدا بوو ئەمن با کاتێکی زێڕینی دەزانم ئەو کاتی پەروەردەی تایبەت لەو پەڕی پێشکەوتنوم بوو بەڵام بەرەبەرە پاشەکشەی کرد بە دوادا چوون کەم بۆوە سەرپەرشتیارمان نەما سەرپەرشتیارەکانمان هەر کەسە بۆ ئیداری و ئیشی کاری خۆی کرد تەنیا ئێمە تەنیا ماینەوە تەنیا ماینەوە لەو کاتەی ئەمە هەر بەردەوامی لە ئیشی خۆمان ئەو جارە بریتیش کاونسڵ هەستا بەرنامەیەکی نوێی لە بۆ مەهینا ئەویش پێی دەرێن خوێندنی لە خۆگر فێرکردنی لە خۆگر
هەمان مستەڵەحی دەمزە هەمان سیستەمی بەرفرەوانە بەڵام بە زۆری شکا هەو بۆ ئەویش هەستا ڕاهێنەری دروست کرد ڕاهێنەری دروست کرد لە هەموو هەرێمی کوردستان لە بۆ هەر بەڕێوەبەرایەتێکی گشتی هەرێم هەولێر سلێمانی دهۆک 10 کەسی داوا کرد چوینە ئوردن لە ئوردن دەورەکانمان تەواو کرد هاتینەوە هەر کەسە لە ڕاست خۆمان دەستمان 43 مەکتەبیان بۆ مەدیاری کرد لە هەموو هەرێم کە ئەمە دەورەیان پێ بکەین ئێمە وەکو هەولێر دەورە ئەمن و مامۆستا تارق لەگەڵ کاک سۆرانی ئێستا لە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەری خوێندنە ئاساییە هەر سێکمان ئەو دەورانەمان کرد هەروە لەگەر مامۆستایانی چەند ئافرەتێکمان لەگەردا بوو ئەوانیش دەوری کاریان بینی وەکو مامۆستا سەیران و مامۆستا تافگە و مامۆستا بەیان و ئەوانە هەمومان دەورەمان کرد کە دەورەمان کرد هاتینەوە دەورە لەو 43 مەکتەبەی کە بەر هەولێر کات چەند مەکتەبێک بوو ئەمە هەموو ئەو سیستەمەمان گەیاندا ئەو مەکتەبانەی کە پەروەردەی تایبەتی تێدا بوو یەک لەوان ئەو مەکتەبەی خۆم بوو بەخۆم دەورم پێکردن لە بۆ هەردوو دەوام هەر دەورەی 5 ڕۆژی دەخەیان هەر خولی پاشان چوومە کەس نەزانی بە مامۆستایانی وێن دەکردم ئەو جارە چوومە قوتابخانەی کاوێز لە شەقلاوەی هەروە مامۆستایەکان کەش هەتا چۆمان و باڵەکایەتی و مێرگە سۆر و ئەو منتیقەی ڕۆیشتن پاشانەکە ئەمە ویستمان دەست بە تەطبیقکردنی ئەو بەرنامەیە بکەین کە دەبایە ئەو مەکتەبانەیە ئەو بەرنامەی تێدایە ئەو مەکتەبانە سیستەمی خوێندنیان ببتە گروپات چکە قوتابی تەنیا استیفادە لە گروپات دەکا بە تایبەتی ئەو کەسانە چکە ئەوەندی منداڵ فێر دەبی ئەوەندە لە مامۆستای فێر نابیتن نظامی گروپات نظامەشی سەرکەوتووە بە تەجروبەی هەموو برێن ئەو دەوڵەتانی کە جێبەجێیان کردیا چکە تو ئەو قوتابیانە دابەشی 5 گروپ دەکەی دامەنا هەر گروپی 6 کەس یان 5 کەس دابەشیان دەکەی کەسە ئاست بەرزەکان و لەگەر ئەوانی وەسەتن لەگەر ئەوانەی لاوازن دادەنێ ئەو پرسیار و ئەو برێن بەرنامەی پرۆگرامی کە ڕۆژانە لەلایەن مامۆستایان دەگۆترێتەوە پێشکەشیان دەکرێت کە پێشکەشیان دەکرێت لێرکوانە ئاست بەرزەکە لەگەر وەسەتەکەی لەگەر ئەوانە دەتانن ئەو کەسەی ڕابینن لەگەر خۆیان یعنی فێریکەن بارسوشیەکە و مامۆستاش کەمترا ئێستا ڕاستە ئەمە وەکو مامۆستای پەروەردەی تایبەت بیرکاری کوردی لێرە عایدیمەیە بەرام لە باقی دەستەکانی دی کێشە لەمە دروست دەبی یاخود ئەوانە دەستنە قۆناغی تر هەتا پۆلی 6 من تاکە مامۆستامە من ناتوان ناپڕژێمە سەر چکە بەردەوام قوتابی سەفیەکم لۆ دێ کە قوتابی سەفیەکم لۆ هات لەگەری دەسمە 2 لەگەری دەسمە 3 دیسان قوتابی کەم لۆ دێتن ناتان بەس دەتان متابعیان بکەم بەس ئەگەر بێت و سیستەمەکە برێن ئەوەی بکەینە گروپات خوێندنی گروپات بیتن لە قوتابخانەکان دەبتە بارسوشێشی زۆر چاک لە بۆما قوتابخانەی ما کە قوتابخانەی هاواری بنەڕی تێکەڵاوە لە گەڕەشت سڵاحەدین لە هەولێر لە کۆی 562 قوتابی 15 قوتابیمان خاوەن پێداویستی تایبەتە لەو 15 قوتابیەی 9 قوتابیمان حاڵەتی ئۆتیزمیان هەیە ئەو کاتیکەش دابەش بووینە بەسەر جەستەیی کورتەباڵا کەم توانای ژیری کێشەی دەربڕین هەروەها ئەوانەی ئۆتیزمن دانهێنینە ژووری سەرچاوە لەوانەکانی بیرکاری کوردی کە برێن پاڵپشتیان دەبین لەوانەکانی بیرکاری کوردی لە باقی دەرسەکانیەکان دەستنەوە ناو پۆلی ئاسایی پۆلی خۆیان کە ئەوانە دێنە ئەو پۆڵەی لەو پۆلی ئەمە وەسایلی تایبەتمان هەیە لە بۆ ئەو منداڵانە چوەکو داتاشۆ چوەکو ئەو پیتانەی هەیتمان لێرپانە برن ئەوانەی سەفیەکەن یاخود ئەوانەی 2-3 پاش کەوتونە لە فێربوونی وشە و ڕستا هەمیان ئەوانە ئێرە شوێنی ئەو جۆرە کەسانەیە ئەو کەسانە دێنێ ئێرکوانە فێرە پیت و وشە و بڕگەیان دەکەین بەگشتی ئەو قوتابیانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لەو قوتابخانەیە هەمیان تێکەڵ کراینە یعنی لە ناو پۆلی ئاسایی خۆیانن بەڵام ئەوانەی کە پێویست دەکا و پێویستیان بە وانەی تایبەتە دانهێنینە ئەو ژوورەی کە پێدرێن ژووری سەرچاوە لەو ژووری سەرچاوەیەی بە پێی ئاستی منداڵەکەی و بە پێی ئەو کێشانێک کە هەیتی ئەمە تەعاملیان لەگەڵ دەکەین
ئەوجا هەیە هەمانە سەفیەکە هەیە دوو سێ ئەوجا حەسەب قۆناغەکانی کە تێیدایە کە دیتمان کەتە سەر ئاستەشی باش و سکەی خۆی بەس کە بووە پۆلی 4 و 5 ئەوانە ئێمە تەنیا لەسەرەمە متابعەیە لەبەرەوەی پێویستە پەرۆدەی تایبەت وەکو تیم ئیش بکرێ یعنی ژمارەی کەسەکان زیاد بکرێ بەڵام لەبەرەوەی ئەمە ژمارەمان کەمە ئێستا ماوەنە بێژێکم لە هاتیە بوونە دوو کەس ناپڕژێنە سەر هەموو ئەو کەسانە بۆیە تەنیا دەتوانین لە ژووری سەرچاوە ئەمە لەگەریان بین لە پۆلەکانی تر ناتوانین لەگەریان بین لەبەرەوەی ژمارەشان لە زۆربووندایە هەر پێویستمان ئەمە لێرکوانە بە کادیری زیاترە یان بە ڕێنمایی نوێی لە وەزارەت زیاترە ئەویش بە چ شێوازی ئیمتیحانکردنیان کێشەی لەمە دروست کردیە هەروە پرۆگرامەکان ئەمە ناتانین یعنی سەر بەخۆ پرۆگرامەشی تایبەتیان لۆدانین ئەو پرۆگرامی کە هەیە لە بۆ ئەو کەسانە زۆر زەحمەتە ئێستاکە ئەوەی کێشەی لۆمە دروست کردێ بە دەرجەیەک ئەوانەی بازنەی دووەمن کە بازنەی دووەم ئیمتیحانی وەرزیان هەیە و ماگانیان هەیە پرسیارەکان هەمان و پرسیارەیە کە لە بۆ کەسی ئاسایی دادەنرێت بۆیە ئەمە پێویستە ئەوەی سیغەکی خاصی خۆمان هەبی یعنی ڕێگایش خاصەبی ئیمتیحان بۆوانە بکەین ئەوانە ئێستا زۆربەی زۆری ئیمتیحانەکانی ئەو سارەکە کە ڕێنمای نوێ دەرچوو 180 وتاریە 120 هەڵبژاردن و ئەوەیە لە بۆوانە زۆر زەحمەتی دروست کرد بلەخەز ئەم ساڵ لە وەرزی یەکەم بۆیە داوا دەکەین ڕێگای خاص ڕێنمای تایبەت لە بۆ ئەو کەسانە دەربچی بۆ ئیمتیحانکردنیان خاصەتەن ئەوانەی کە کێشەی فێربوونیان هەیە یان توانای ئەوان نییە بنووسنەوە کێشەی نووسینیان هەیە ئەمە دامەنایە سێ پرسیار لەوانە بەس بیتن پرسیارەکانی چەوت و ڕاست هەڵبژاردن لەگەر گەیاندن ڕاکێشان